سڵاتەوەکە بەخێر بیتەوە ئەو چۆن وازم هاتوویەوە سڵاو لە تۆش هەر بژیت وەڵی بڵم چی زۆر زوو تەواو بووم هیچم نەما دوکانەکەم داخست و یەکسەر گەڕامەوە بۆ ماڵەوە بۆ خێر وەڵا ئەوەی ڕاستی بێت چەند ڕۆژێکە لە ڕادووی میلی گەڕیان ڕێکلامم بۆ چێشتخانەکەم کردووە ئەمە زۆر بەسوود بووە من دوو ڕۆژە بازارم زۆر فەرقی کردووە حەک لەخوا بە زیابێ پیاوەکە زۆرم پێخۆشە بڕوات هەبێ منیش ڕۆژانە لە کاتی جێشتێنانە بەس گوێ لە ڕادیۆی گەڕیانەگرن وەڵا ڕادووی گەڕیان ئەو گۆرانی قەدیمانە لێ دەداتەوە هێندێک گۆرانی هەیە هەر نەبیستراوە بۆیە زۆر خۆشە مشتریەکانم زۆر دڵیان بە ڕادووی گەڕیان خۆشە کە لە چێشتخانەکەمدا گویان لە گۆرانەکان دەبێت بڕوات هەبێ ئەگەر تۆ گۆرانیەکانی رادیۆ ملی گەڕیان لێی مشتریەکانیش باشتر بە دڵیانەوە ئەنووسێ ئەو ڕێکلامکردنە لە ڕادووی گەڕیان ئەزانی چی بوو بۆ من بازارم زۆر جوڵاوە ئەبێ بچم پێیان بڵم جاریشی تر ڕێکلامەکەم بۆ دووبارەکەنەوە دەستیان خۆش بێ و سپاسیان دەکەم ئەک لەخوا بە زیابێ پیاوەکە زۆرم پێخۆشە ڕادیۆی میلی گەڕیان ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد بیسەران و بینەرانی رادیۆ و پەیجی رادیۆ میلی گەڕیان خۆمان بە خۆشحاڵە زانین ئەم ڕۆژهاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی وتی خوازیارین بەرنامەی ئەم ڕۆژمان بێتە مای خۆشی و ئاسوودەیی بۆ گشت لە یەکتان خۆشەویستان ئێوەی ئازیزی ژەتوانن لە ڕێگای ئەم ژمارە تەلەفونانەوە ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوەکەن هەم بۆ ناوخۆ هەم بۆ دەروی وڵاتیش ژمارەی ئاسیاسیال 1970 ژمارەی کۆڕێکشمانەیە بە ڤایبەر بۆ دەروی وڵات و بۆ ناوخۆش 1950 لە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست دابین خۆشەویستان میوانی ئەمڕۆی بەرنامەکەشمان میوانی خۆشەویستمان کاک نەوزاد سەدیق سەرەتا بە ناوی بەڕێوبەر و ستافی رادیۆ میلی گەڕیان و بە ناوی خۆم و بەرنامی وتیوە بە خێراتنێکی گەرم تەکەین کاک نەوزەگیان بەخێر بی سەر و سەر چاوم کاک نەوزەگیان دەتوانی کورتەیەک لە ژیانی خۆتمان بۆ باسکەیت بەڵێ من نەوزاد سەدیق شەریف خەڵکی سلێمانیم هەر لێرەش لەدایک بووم ئێستاش سەرقاڵم بە کاری ڕۆژانەوە ئیشی ڕۆژانە ئەەکەم بڵێ سەلامەت بی سپاس دەکەم بێبی کاک نەوزەگیان تۆ هیچ لە بواری هونەریدا بەشداریت کردووە لە بەشداریم کردووە نزیکی 2 ساڵ لە تاران لە شانۆگەریە ئەڵبەتە بە زمانی فارسی ئیشم کردووە بە حکمی ئەوەش فارسیەکەم زۆر باشە نەبێت بەڵێ زیاتر لە ئێران ژیام نزیکەی بۆ 14 ساڵ لە ئێران ژیاوە بەڵێ ئێستا لە سلێمانی سەلامەت بی سپاس دەکەم لە ئێران کارەکانی ئێران لە کاری نواندن و درامە ئەمانە بەشداریت کردووە تۆ زیاتر لە شانۆگەری بەشداریم کردووی ساڵەکانی نەوەتەکان بوو ئەو کاتە تەسویر و شت ناکرا زیاتر لە شانۆگەریەک هەبوو پیان ئەوت هۆڵی پارس تۆپخانە منتیقەیە کە کوردیشی زۆرتیایە لەوێ زیاتر کارم کردووە کارەکانی ئەوێ بە ئاسانترە ڕوا و یای کوردستانی خۆمان زیاتر ئەگەر کوردستانی خۆمان بە حکمی ئەوەی ئەوێ بە تایبەت مدیرەکە تۆزێ زۆر بە قورسی شتەکانی ئەگرت و یعنی زۆر جددی بوون لە شتەکانە لێرەش باشە بەڵام زیاتر لەوێ با بڵێن سەخت بوو کارەکان بە حکمی ئەوەی زمانەکەش فارسی بوو بۆ کەسێکی وەکوم کە سەرەتا چوومە ئەوێ هەنێ قورس بوو بەڵام دوای عادی بۆ ئاستی هوەری لە کوردستانی خۆمان یا لە کوردستانی ئێران زیاتر چۆن هەڵەسەنگێنیت وڵا ئاستی هوەری وڵا لای خۆشمان باشە لەخوا بەزێ بە حکمەوەی ئازادی ڕادەربرینمان هەیە بەڵام لێ هەندێشت ناتوانێت بکرێت بە حکمیەوە ئێرە باشترە ئێرە بە باشترە زانم دەرهێنەرەکانی کوردستانی ئێران و کوردستانی خۆمان وەکو ئیمکانیت زیاتر دەڕووی ئیمکانیتەوە زیاتر تۆڵی لە کوردستانی خۆمان زیاتر پەرە بە هوەرە درێە لە کوردستانی ئێران وەکو سەرفیاتی مادی و ئەمانە بۆ کارەکانیان زیاتر چ لایەنێکیان بە باشە زانیت لایانی لای خۆمان بە باشە زانم چونکە ئێستا من خۆم ئامۆزایەک مێ بڕۆم پێ بە هونەرمەندێکی زۆر زۆر باشە بەڵام نەخێت لە ئێرانەژی لە شاری دیوان دەرەیە بەڵام کەس ئاوڕی لە نەیاوەتەوە مع الأسف و مخابن سەوتێکی زۆر زۆر ێزگار خۆشیشی هەیە بە حکمەوە توانم بڵم لێرە کە ڕوەکەیتەوە نمونە یەکێتی نووسەرانی کوریا ئەچیتە لای وەزیری ڕۆشنبیری ئاوڕت لێدەنەوە باش تا حدی ئێرە باشترە لەوێ زۆر باشە کاک نەوزەتەوە وەبزانم زۆر کات بە قسەی خۆش و نوکتە و بەسەرهاتۆمانەش بەناوبانگیت بەڕێزت ئەگەر بڵم خۆشترین شت لە ژیانی تۆیە کە بەسەرت هاتە بێ خۆشترینیان چی بووە وڵا خۆشترینیان ئەمە هەر ڕێک بەسەر خۆما هات بەسەر هاتێ بوو ڕۆژێکیان لای مزگەوتی گەورەوە ئەڕۆشتم
طبعا پیاوی پیری زۆر لێ لەوێ تەسبیح فرۆشەکان و کابرایەکی پیر گۆچانێکی پێبوو موبایلێکی لەم بچووکەکانی پێبوو پێڵێن موبایلە سیسرکەکان وتی ئاوەرە ڕۆڵەوتم بەڵێ مامەجیان وتی ئەتوانی ئەو کارتی ئاسیاسیاڵم بۆ داخڵکەی وتم بەسەرسەر و بەسەرچاو یەکەم جارتی خوێنەواری تێ وتم بەڵێ وەڵا کارتەکەم لێ وەرگرت و موبایلەکەم لێ وەرگرت و بۆم داخڵ کرد عادەتەن ئاسیاسیال کە هەزاری لێ قەرزەکەی 1200 بۆ 1250 ئەگەڕێتەوە پێم وا بێ دەنگ نەما وتی بۆم داخڵ کەوتم بەسەرسەر و بەسەرچاو وەڵا کارتەکە موبایلەکەم لێ وەرگرت بۆم داخڵ کرد وتم مامەگیانەوە کارتە پێنجەکەم داخڵ کرد وتی بەڵێ باشە وتم بەس تۆ پێشتر 1000 قەرز کرده بوو 1200 لێ وەرگرتیتەوە ئاسیاسیال ئێستا باڵانسەکەت 3700 تێماوە وتی ئەخوا بە تەوقە سەرتا بۆ چه کارتێ بۆ من داخڵ کرد هەتی و چۆن شتی ئاوا بێ وتم وەڵایتر ئاوایە ئەڕۆشتم وەلحاسڵ زۆر قسەی پێوتم گوێم نایە ئاگام لێ بوو لە دوایی ئەی بەخوا ئەزانم ئەم سەرپانە لی نازانێ کارتەکەی خراپ کردم منیشی چم نەوت ڕاستیەکەی ڕۆشتم بەجێ مێشت یاخوا دەست و چاو خۆش بێ پەیوەندێکی تەلەفۆنیمان لەگەڵایە کاگاراز لە سلێمانیەوە کاگاراجیانم کاتۆ باش الو ئەم کاتۆ باش کاگاراجیان بۆ لەبەرت وتم لە سایقەوە عفو ئاماژیان بە من ئارام لە حەسەن. سلێمانیەوە ڕێزمانەیە بۆ بەڕێست و بۆ هەموو خەڵکی سەی سایق چاو ماجە چاوەکەمی دەستوەشی لە بەرنامەکەتان دەکەم قوربانی دڵێ بم چاو ماجەگەم بەخێراتنی ئەو میوانە خۆشەویستە دەکەم سپاسەکەم کاگەرانجان ممنونم داواکارێکمانەیە لە بەڵێ کاگنەوزات باسی کۆترەکە و بزنەکەیمان بۆ بکە هەردووشیان بەسەریەکەوە بەسەر ئەو چاوم چاوەکانم لە خزمەتتان چیت هەیە بۆ کاک نەوزات کاگنەوزات غێری ڕێز و حڵمەت و خۆشەویستی بۆ پیاوە بەڕێزە من هیچ شتێکم نییە قوربانی چاوم لاز ئەو دوونا ئەوەی کە مەسلەی بزنەکە و کۆترەکەشمان ئەو کۆترە کە کاتی خۆی فرۆشتیان و هاتۆسە بۆ ماڵەوە کۆترەکەی فرۆشت و هاتۆ بۆ ماڵەوە ئەوە خۆی باسی لێ ئەزانێت بەڵێ ئەو کۆتری بە وەفا بۆ بە قوربانە بم بڕە بۆ شوێنە گوێتەوە وایە کاک نەوزاتجان ئەوەی بزنەکە کۆترەکەت من بۆ باسکە ئیتر ڕێز و خۆشەویستمانەیە قوربانە بم سپاس بۆ پەیوەندیەکە و چاو ماجەگەم چاوەکەوی ئەو دوو بەسەر هاتە چی بووی باسکە بۆ کاگارازی خۆشەویست خۆشحاڵم سپاس دەکەم کاگەراز بۆ پەیوەندیەکەت بەسەر چاو ئەوە ئەڵێ برادێکی خۆم بۆی باس کردم عادەتەن کۆتر فرۆشەکان کە کۆتر ئەفرۆشن یەتەوە بەڵێ وتی کۆتێکم فرۆشت بە 5 وەرەقە دوای دوسێ ڕۆژ هاتەوە جاریشکە فرۆشتم بە 2 وەرەقە هەر هاتەوە وردە وردەوای لێ هاوتی وەڵا جارێکیان هیچ پارەم پێ نەما بوو ئیفلاسم کرد وتی مەجبور کۆتەکەم فرۆشت بە 15000 وتی زۆر بێتاقەتم بۆ وتم بەشکم ئەم جارە زووتر بێتەوە وتی چوومە سەربان گەرمم ڕۆ کرد ئەم لا ئەو لا هەتا ئێوارە هیچ کۆتر دیار نەبوو تی دەمە و بەیانی کە هەڵسام لە خەڵ سەیری سوچی سەر گەڕەکەی خۆمانم کرد شتێک دەستی خستۆتە پشتیەوە ئاو وردە وردەیە تی کە سەیرەکەم کۆترەکەی خۆمە باڵیان کردو بە پێهاتۆتەوە تەکسیشی دەست نەکەوتم ئەوی بزنەکەشی بۆ ئەوەی بزنەکەش ئەوە برادێکم بوو هەر بەجددی لە تاران وتی لەگەڵ برادێکی خۆمە لە پۆلیەکی ئیبتیداییەوە بە یەکەوە بووین وتی ئەوە بوو من ڕوم کردە شار و ئەو ماڵیان چوو بۆ لادێ و خەریکی حیوان بەخێوکردن و شەوکیە و شتی وا بوو وتی دوای 15 ساڵ نوژنم هێنا و گەورە بووم وتی مناڵمان هەبوو وتی بە خێزانتم باچم سەرێکی لێبین وتی باشە بەسەر چاوەڵا با بڕۆین وتی ڕۆشتین لە دوورەوە سەیرم کرد عادەتەن ئەوانەی کە حیوانداریەکەن زۆر جار مەشغوڵن بەکاری ناوتەوی لەو شتیوەوە سەری حیوانەکانێنەوە من وتی کەسێن کرد تەویلەکان زۆر دوور و درێژ بوو تاریکیش بوو دەستی بەسەر پشتی مەڕەکان ناهێنا و وتی چوم ئەم لەولام ماچ کرد و مەرحەبایم کرد وتم فڵان کەس لەو کاتەوە لە یەکەوە دابڕاوین هەر خەریکی حیوانات و شتی وای بە خێویەکەی وتی ئەرەوەڵا وتم باشە تەئسیریان نەکردوتە سەر مێشکردە جواباوتی نە داماوە تەئسیری پێکرده بوو ئەی کاک نەوزاتەوەی تێتای میوە فرۆشەکە چییە؟ ئەوە برادێکی کەم بوو وتی طبعا عادەتەن لای خۆمان لە ڕۆژی عارفە خۆتەزانی ناو بازار زۆر قەرەباڵەخە بێت وتی منیش بەڵێ وتی منیش بە حکمی ئەوەی کە ئیشەکەم بەشەوە بوو شەو ئیشمە کرد خەوێکی زۆر هەردوو چاومی داگرتە بوو یعنی بە زۆرێ خەوم ئەهات خواخوان بوو 2 دەقەلابم لە شوێنێکا و وەنەوزێک یا سەرخەوێک بشکێنم وتی ماشەڵا ئافرەتیش کە ئەڕۆن کاتێک ئەچن بۆ شتکڕین ئەگەر بڵێن 2 دقە یا 5 دقە
نی سعاتیان پێچێ وتی هەرچۆنێ بوو بە مەخالفی سیارەکەم ڕاگەر خەوێکی زۆر زۆریشم ئاهات تی خێزانم وتی 5 دقاچم تاوە دوکانەوەیەمەوە وتی میش هەر چاوەڕێم کرد بوو بە 10 دقه بوو بە چارەکێ بوو بە 20 دقه هەر نهاتەوە وتی وردە وردەوە نەوز بردنە سەرم قسە سەر سوکانەکە وتی کاتێکم زانی لە دواوە سەوتێک هاو بە گوێما وتی BM حوسڵ سلێمانی لای بە BMتی هەر زیڕم کرد خۆم لە شوێنی خۆمان بەرز بوومەوە بڕوان پێ بکەوتی شتێ بوو خۆم تەڕ نەکرد تیکە ئاوڕم لایەوە سیرەکەم تۆتایەکی میوە فرۆش هاوارەکە 3 کیلۆ پەتاتە بە 1000 3 کیلۆ پەتاتە بە زیڕەیشی بە من کرد ئەوە بە سەلاتی کاک نەوزاد گیان یاخوا تەمەندرێژ بی ئەی ئەوەی کچی گوڵ فرۆشەکە چییە کاک نەوزاد کە لە فلکەکانە ئەوە برادێکم وتی لە چوار ڕێیانێکا وەسا بووم لە تاران طبعا جادێکی لێ پێڵێن خیابانی دکتۆر شریعەتی زۆر زۆر قەلەباڵەخە وتی لە چوارڕێیانێکا وەسان بارانێکی زۆر بە خۆڕ ئەباری مناڵێکم بینی تەمەنی لە دەوری 9 ساڵان زۆر جوان بوو مناڵەکە گوڵی ئەفرۆش وتی منیش هاتم پیاوەتی کەم کێشان بە جامەکەیە باران کە لێ ئەیە بەسەر ڕوومەتەکانی هاتە خوارەوە زۆر ئەلەرزی وتی بەزەین پیاتەوە وتم وەرە بچکۆل گیان وتی چییە مامە گیان گوڵتەوێ وتم بەڵێ بە قوربانە بم ئەمە 10,000 تمەن بڕۆ هەموو گوڵەکانتم بەرێ بچۆ بۆ ماڵەوە ئیسراحەت کە با سەرماو نەبێ وتی مناڵەکە سەیرێکی کردم وتی فڵتە فڵت هەر گوڵێکی بای 12,000 تۆ تەوێ هەمووی بەدەلێ بکڕی وتی هاتم پیاوەتی کە بۆ خۆی پۆرتی شکادم مناڵەکە هەر گوڵێ بە 12,000 کاک نەوزاد گیان ناخۆشیرین شت کە بەسەر جەنابدا هاتە بێت لە ژیان تا چی بووە ناخۆشترین شت یەکەم بە ڕەحمەت بێ لەگەڵ مردووی حازران و گوێگران و بیسەران و ئەوانەشی کە ئەمان بینن دایکم دەسم لە ملیا بۆ عەملی خۆی کرد لەناو سەیارەیە سەلامت بی یا ڕەبی لەگەڵ سەلامت بی مەمنونم یعنی ناخۆشترین ڕۆژم ئەو ڕۆژە بوو بە حەقەت کاک سامان زۆر ڕۆژێکی ناخۆش بوو بەلامەوە خوا سەبوریتان بە سەلامت بی سپاس دەکەم خۆش بیە خۆ سەلامت بی مەمنون ئینشەڵا قەت ناخۆشی نەبینی کاک حرمەتی هەیە بە ڕێزیت بە ڕێزی کەسێکی خۆشەویست و چاوەکەمی کاک سامان خۆشیت سەلامت بی یا ئەی ڕەبی کاک نەوزاد گیان ئەوەی کۆتر فرۆشەکە بۆ کردین بەڵام ئەوەی مامت کە سەیری کەناڵە ناسیۆناڵەکان نەکاتەوەی جوگرافیای ئەبوزەبیەکە چییە وتی ڕۆشتم بۆ ماڵەوە سیرم کرد مام دانیشتووە نزیک بۆتەوە لە تەلەڤیزیۆنەکە و ئاوا چاوی زەق کردووە کەناڵی ناسیۆنال جوگرافیک ئەبوزەبی هەیە کەناڵێکی دیکۆمنتاریە باسی عیلم و شتی وە ئەکا و زۆر جار باس لە دنیای حیوانات ئەکا وتی کەناڵەکە لە ناوڕاستە شاشەکە خۆی کردبوویان بە دوو کەرتەوە عیب نەبێ باسی گوێدرێژ کرد سرعەتی گوێدرێژ کەری وەحشی و با بڵێن ئەم کەرانەی خۆمان کە هیچ خەتێکی تیانە وتی لە سەر کەرە وەحشیەکە لە ملاوە بە عەرەبی نووسرا بوو سرعەتی ئەم گوێدرێژە لە سەعاتێکا 65 کیلۆمەترە بەڵام ئەمیکیان لە سەعاتێکا 40 کیلۆمەترە وتی منیش لێم پرسی وتم مامە ئەوە گوێدرێژ بوو قوربان وتی مامە ئەوە سەیری چیەکەی وتی سبحان الله لە ئیشی خوا ڕۆڵە وتم چییە وتی عەرزەکە هەر عینی یەک عەرزە و تەختە وتم وتی بەس ئەمێکیانە تراکسوودی کردووەتە بەر 25 کیلۆمەتر لەو زیاترە ڕاست عەجبایەتەکەم ئالەوەیەت ئەوە بۆ برادەرم بۆی باسکەن وتی ئەمێکیانە تراکسوود ئەو نییە خەتخەتن عیب نەبێ ئەو گوێدرێژە وەحشیەکان کاک نەوزاد گیان تۆ لەسەر هونەرمەندانی خۆمان چی ئەڵێیت ئەوەی کە تێکەڵبی لەگەڵ یانە و شارەزایت هەبێت لە کاری هونەری و شان و ئەمانەیە هونەرمەندانی ئەمڕۆ چیت هەیە بۆیان هونەرمەندانی ئەمڕۆ بەڕاستی ئیشەکانیان زۆر جوانە ئەوەی کە ئەیبینی بەڵام مع الئەسف هەندێک ڕاگەیاندن هەیە هەندێک کەناڵ هەیە وەکو پەیجەکان و شتێکی وایان کردووە با بڵێن زۆر بینەر سەیری کارە هونەریەکان ناکات کەسێکە بینی لایفێکی کردوێتەوە یا بە تایبەت وەڵی هۆکارەکەی بۆ گەڕێن مشتەکە زۆر بووە مەسەلەیەکی کوردەواری هەیە لێ زۆر و بۆر ئاوای لێتەوە تۆ سەیری دنیای تیکتۆک بکە بە حەقەت فەوزایەکی ناوەتەوە زۆر ناخۆشێکیان من خۆم بڕوان پێ سەیری تیکتۆک ناکەم ئەوەیە یعنی تۆزێ با بڵین دەکارە هونەرەکان لە ناو کوردەواری خۆماندا دەم و ڕەنێکی وای نەماوە بەو شێوەیە وەکو جاران بۆ نمونە جاران تۆ بەڕێز خۆ لە بەرنامەی زەنگ بووی ماشەڵڵا هەموو دنیا سەیریەکرد شتێکی زۆر خۆش بوو بەڵام ئێستا بەدەگمەن کارێکی جوان ببینیت یا بەدەگمەن مەسەلەن ئیشێکی زۆر جوان ببینی ئەوانە کارێکی وایان کردووە وەکو قۆڕەخکاری یا وەکو بڵێن زۆر و بۆرەکە کە باسم کرد شتێکی وا دەنگ و ڕەنگی جوانی نەماوە بەو شێوەیە هۆکارەکەی تۆ بۆچی ئەگەڕێنی تۆ ئەمە هۆکاری چییە کاری هونەری کەم بۆتەوە کاری هونەری کەم بۆتەوە لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ وەزیری ڕۆشنبیری پێش هەموو شتێک
بە تایبەت زۆر هونەرمەند وەلاخراون یا زۆر بۆ نمونە لە مەسیلەکانمان با بڵێن وەلاخرا ئاوڕێکی جدیان لێنەیاونەتەوە کە تۆ بودجەیەکی باشی لە بەردەستانە بێ ناتوانانی بۆ نمونە درامای یا فلیمێک ساز بکەیت هۆکارەکەی بۆ ئەوە جێڕمەوە ینی پشتگیری هونەرمەندان ناکرێت بە حقیقەت ئەی کاگنۆزە هەر لەسەر قسەکەی هەر لەسەر قسەکەی بەڕێزت دەم چەند ڕۆژەیە هونەرمەندێک باری تەندروستی تێک چوو بوو ئەویش خاتوو پەروین محەممەد کە هونەرمەندێکە کە بڵم ساڵانێکی زۆر خزمەتی بە جەماوەرەکەی کردووە و بە هەوادارانی خۆی کردووە تووشی نەخۆشی بوو دەڕێی کەناڵەکان و تۆڕە کۆمەڵایەتەکان خێرخوازان و کەناڵەکان ماڵیاناوە بێ بەنگەوازێکیان کرد کە بێن بەدەم ئەم هونەرمەندە و هاوکاری بکەن باری دارایی باشنی و ئەمانە ناتوانێت نەشتەرگەریەکان ئەنجام بات بەنسبەت بژیوی ژیانی خۆشیەوە بژیوی ژیانی باش نییە و چەند کرێخانوویکیش قەرزارە بەڵام ئەمایان بار حاڵ بەڵام زیاتر بەلای تەندروستیەکەوە دەستی ئەو بەڕێزانە خۆش بێ کە هاوکاریان کە دەستی بەڕێز خاتو شانازی برای محەممەد کە هەمیشە لە خزمەتی هونەر و هونەرمەندان ئابووە هاوکاری کرد و توانی نەشتەرگەریەکەی بگرێتە ئەستۆ هەچ چەندێکی تێچێ وە لەگەڵ کرێخانووی شەژمانێکی بۆ دابین کرماڵی ئاوا بێ و چەند خێرخوازێکی کەشکە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکان و لە ڕێ کەناڵەکانەوە هەڵوێستێکی جوانیان دەربڕی بەرامبەر بە ئەو هونەرمەندە و بەرامبەر بە هونەرمەندانی کەش کە هەڵوێستیان هەبووە لەخوا نەخوازە هەچ کارێکی هەر ڕووداوێکی نەخوازراوە یاخود هەر خوا نەخواستە نەخۆشیەک بێ یا عملیاتی بنە هەشتێک بێت ئەوان بیگرنە ئەستۆ بەڵام خێرخوازان ماڵیاناوە بێ ئەوانی هەڵوێستێکی جوان و مەردانیان هەبوو کە هاتن بەدەمیەوە و توانیان هاوکاری تەواوی بکەن تۆ سەبارەت بەمە چی ئەڵەی کاک نەوزاد کە هەندێک کەس لە تۆڕە کۆمەڵایەتەکان تعلیق و توانجێن سەبارەت بەو کەسانی کە هاوکاری خەڵکی ژەکەن کە هاوکاری هونەرمەندانەکەن کە هاوکاری خەڵکی کەم دەرامەتەکەن ڕاستەکەی وەڵاهی مع الئەسف زۆر کەسەیە بۆ نمونە لە کۆمنتەکانە کە چاکەیەکی لەگەڵا ئەەکەی ئەڵێ بۆ نمونە یا ڕاست ناکە ئەو کەسەیان نەخۆشنی یا شتێک بڕوان پێ بکە یا ئەگەر نەیشیکەی ئەڵێ بۆ نایکەی ئینسان لەوێ ئەمێنێتەوە مع الئەسف هەندێک کەسن لەم ڕۆژگارەیە عقلیان لە چاویان نایە لە مێشکیانە نییە لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ هەموو لایەک بەڵام تۆ کاتێک کە هاوکاری کابرات کردووە بێدەنگ بە یا دەستخۆشیەکی لێ بکە وەکو نایکەی بێدەنگ بە وەکو ئەیشیکەی هیچ نەبێ دەستخۆشیەکی لێ بکە پشتیوانیەکی لێ بکە گوڵێکی بۆ بنێرە بۆ ئەوەی بتوانێت کە خوا نەخواستە بەیانی هونەرمەندێکی گەلەی قەوما ئەم کەسی کە ئەو کاری کردو دووبارەی بکاتەوە بابێ بە سمبول بۆ کەسانی کە بەڵام مع الئەسف زۆر کەس هەیە ئەو کۆمنتانە ئەنووسێ بە حەقت ناشیاوە بەتاکید کاک نەوزاد هەر کەسێک ئەگە بڵم زۆر تینی بۆ نەیات و ئیمکانیەتی نەبێ قەت بڕوان ناکەم خۆی بخاتە سەر کەناڵەکانی تەلەڤیزۆن و داوای هاوکاریکە بەڵام ئەو کەسە ئیمکانیەتێکی وای نییە تاکو بتوانێت نەشتەرگەریەکە خۆی ئەنجامی بات و کولفەی پارەکەی چەندی تێچە خۆی بیا بەڵام بەداخەوە لە ناو مجتەماعی ئێمە و ئەمڕۆ لە کوردستانە یعنی هونەرمەندێک ئەگەر داوای هاوکاریە بکات بڕاوکە چەند کۆمنتی دەستخۆشی تایە یا چەند کۆمنتی تایە لە تۆڕە کۆمەڵاتەکانە بڵێ ئێمە هاوکاریەکەین ومانە ئەوە نەی کەش خەڵک یعنی تعلیق و توانجیا و شەی نەشیاوە نووسێ و ئەمانە کە هیچ ئەسڵ و ئەساسیشی نییە نازانێت ئەو کەسە شارەزایی لەو کەسیان نیە شارەزایی لە ناوەڕۆکی ئەو کەسیان نییە لە خۆیەوە کۆمنتێکی نشیاوە نووسێ من دوو برادەر هەر لەسەر ئەمەی پەروین خان دوو پەیوەندی تەلەفۆنیان پێوە کردم کە گوایەوتی وەڵا پەروین خان خانووی خۆیەتی و ماڵیان لای ماڵیەمەوەی منیش بەس بە یەک وشە جوامای وتم ماڵیان لە شوێوتی لە توی مەلیکە تم دەبوو بوورە بەڕێزم و ماڵیان لە ئیسکانە تۆ بە هەڵا کەچی خۆشی داوای لە بورنێکی وڵایی ببورە من بە پەروینی کە تێگەیشتم ئیکە تۆ هیچ زانیارێک لەسەر کەسەکە نەزانی چۆن لە خۆتەوە تەسریحێگەیت کە هیچ ئەسڵ ئەساسیکی نەبێت توانات نەبێ بەسەر شتێکە یا معلوماتێکی باشی نەبێت لەسەر و کەسە بە حەقت بەلای منەوە گوناحەکە شتێکی وا بنووسی وادارین هەر لێرەشەوەی ماڵین داوا لەو بەڕێزاناکەن داوا لەو خۆشەویستاناکە کە هیچ زانیارێکیان نییە سەبارەت بە هیچ کەسێک پەیامی غەڵەت مەگەیەنن ئەوەی لە تواناشتانایە بیکەنەوە کارێکی خەیریە بۆ خۆتان و لای خوا بۆتانە نووسێت سپاس بۆ بەڕێزانش کە هاوکاری هونەرمەندانەکەن سپاس بۆ بەڕێزانش کە هاوکاری خاتوو پەروینیان کرد دەست و چاویان خۆش بێ هیوادارم نمونەیان زۆر بێت کاک نەوزادیان بابینەوە بێمە لای بەڕێزت کاک ئەحمەدمان لە سەرخەتە زۆر داوای لێبور نەکەین کاک ئەحمەد لە هەولێر وڵای دووری شەڵانێ زۆری بە وەحدە لێ ڕۆشت بێ کاک ئەحمەد گیانم کاتەوە باش باشیان زۆرمان ڕاگەتی لەسەر هێڵبوو بوورە بەزی تر
وتمان با کۆتایی بە وتەکەمان بێنین جاینەوە لای خزمەت بەڕێز داوت شێشی برا گەورم لە خزمەتی ئەوە قوربانە بم چاو ماجەکەم دەستخۆشیە بەرنامەزانە پێ دەکەم قوربانە یا بم. خۆت بووم بە خێراتی میوانە بەڕێزەکەت دەکەم ئەبووتە وەحدەم پێنەماوە من واوتە بوو بەڵێ والله من بە برادرانی من کۆنتڕۆل لە وتە وەحدەم پێنەماوە حەزەکەی باشمە لای باسی کەوتۆ لە سەخت بۆ سێگەر ئەڵێ وەحدەم پێ زۆر ئەتیادی وڵات دە باشە دەی لە خزمەتام من لەخوا بەزیادێتم کاتی زین ئاتیا کۆرەکەمی فریا تۆ لە پایتەختی تۆ دڵنیانی لە خواڵەشەمانی لە ئێمە لە سوێنی بەرماڵەکەی گیان دەڵێ من ئێمە لە سوێنی بەرماڵەکەی ئەها لە بن حەجەکەی تۆ هەر کاک سامان گیان نازاڵ خۆت کردو بە تەماشوێی ئەمڕۆ والله ئەچم بۆ پاشتێلانە بۆچێ بۆ پاشتێلانە پاشتێلانە چیە هینەکەم شووی کردە نەدەنیوە بەڕاست پیرۆزمایمانێ کارتیشم بۆ نردی بزانە هاتی بۆ داوت نەکردم بۆ شەکرا خواردنەوە کە ئەمڕۆ پاشتێلانەیە بۆ داوت نەکردن بۆم نردی کارتم بۆ نردی ماڵاوە بێ نەمدیوە دوای سەیری بکەم کاکە یاخوا پیرۆزی بێ بە خۆتی ئێشاڵڵە قوربانی چاوە بم وەڵا کاک ئەحمەدجان من زۆر یعنی حەزم لە قاتی کوردیە بە تایبەتی بۆ بەرنامەکانم هەر حەزەکەمەمی بە قاتی کوردیەوە بێ شەر نییە ئەمڕۆ خۆم گۆڕی بێ بۆ هیچ مناسەباتێک بەخوا بە کاوەسەڵتەکە جوانتر بوو وڵای کەواڵسەڵتەکەەوەی ڕاستی بێ کاک ئەحمەدجان شنووت و کراوە هەڵواسراوە بڕواکەڵی تابوتە دێگە زۆر درێژە یعنی کاکدابان کە هێنایە لە شنوویت و بڕواکە یە قەلابی بۆ گرتی بوو درێژ دێگەی بەوە هێنایەوە کاک سامان سیارەش بکەم گیان ئەو قاتی لەبەر چەند جیرفانی هەیە قوربان گیان ئەمە دەستکەم بە بژوارنی تۆ بڵە گیرفانی نییە وەرە ماشەڵڵا ئەوەنەی هەیە کاک ئەحمەدجان هەر دەستکە بە هەر شوێنەکە گیرفانێتە پێشەوە هەموو جارێ پێ دەڵێم فەردیواری دەڵینا ئەخر ئەوە بۆ ئەوەیە کاکە چێ بەچی وەرەگیرێ وە ناکرێبی خەمە بندەستمە لە گیرفانانە حەشاری بم کاکە یەخوا لەشتان ساغ بێ و سەرکەوتو بن ئینشاڵڵا هەمیشە دەم بە خەندە و دڵخۆش بن قوربانی دڵە بم کاک ئەحمەدجان چاو ماجەکەم تۆ کەسێکی ماندووی کەسێکی زۆر ئازیز و خۆشەویستی لای هەموو کارمەدانی ڕادیۆ میلی گەڕان بەڕاستی ئێمە هەر ڕۆژێک تۆ دیار نەبی بێتویمان پێوە دیارە لەبەرەوەی بەڕێبەری پەیجەکەشمانی و ئینجا بەڕێزت هەموو کارەکانی پەیجەکەی ڕادیۆ میلی گەڕیان ئەگەڵ لەم زۆربەی لەسەر شانی تۆ ئەوەندە مەحتمەکە کاکە با لە خۆم بای نەبم ئەو تۆ چیەکەی بەچی و مەژغوڵی ئادانیشم سەیری لایڤەکە دەکەم دەست و چاو خۆش بێ کاک قوربانی زۆر بەڕێزی قوربانم بەڵام کاک ئەحمەدجان لێرەشە گروپەکەی کە هەمانەی هاوڕێیان لە ساعتی چاوە بم توانی لەم دووە لە سەعایەکەوەی تر نییە بیبڕی ئێوامان کردووە لەبەرەوەی کاکدابان بڕواکە ئەم شۆڵێ ئەڵە من لە خەوا بووم طبعا شیریان نابووە قوماتیان کرد بوو بۆ دریان کرد بوو جوان پێچبوویانە سبیانە بێشکەکەشەوە کەچی سێرم بە هەن نامم بۆ هاو بەخوا کاک سامان گروپ پێشکەمان هەیە ئیمشەو تا ساعات 12 شتێک بە کامێرە قسەمان کرد سەردەمێک بەیانێکی هەڵسام کاکدابان دەڵێ چێ لە خەتە ساعات 1 شتێکە کابرای مۆلیدەکە کوشێنەوە کاکدابانە ناخەوێ ناخەوێ کاکە ناخەوێ ئەلە پاوەربانکێکی داناوە بە قەپاتری یەک گەڵابا بێلی بەسووە بۆی بەشی تابانی کات کاکدابان ئیمشەو لە نەخەوتو بوو نازانم مەسەلە چی بوو قوربانە بم کاکدابان دوا بابەتی شەوە ناخەوێ کاتێکی خۆش بۆ ئێوە قوربانە بم سپاس بۆ پەیوەندیەکە و لە خزمەتین کاک نەوزایجان گیان بەڵێ بەڕێزم جیاوازی سوکانی سارەی لای ڕاست و لای چەپ چییە ئەوە برادێکمەیە لە ئەوروپایە تەمان سوکانی سیارەی ئەوان بەڵێ بالعکسی سوکانی لای خۆمانە ڕۆژکیان تەلەفۆنی کرد ئیشی تەکسیەکە وتم لێرەوە ڕێز و حلمەتمەیە بۆی ئەگەر ئەگای لە بەرنامەکە بێ وتم کاک ئیدریس ئیشی تەکسیەکەی قورس نییە بوو بە حکمی ئەوەی سوکانەکە بالعکسی سوکانی لای ئێمە و لەوێ لە لای ڕاستەوە خۆمان لای چەپە تینەوەڵا کاک نەوزاد بەس یەک کێشەی بچووکم هەیە وتم چییە دوو لە ڕووی بیسەران و بەڕێستان وتی کاتێت تفێ بەڵغەمیە شتێ ئەمێ بم لا هەڵم بەو لە هەڵێ ئەمەی کەم بە دەموچاوی لە فەرەکەیە زۆر جار تووسی شەڕە بموتی سەر و خۆش بێ بەڕێزی نەوزایجان خۆشەویستان ئازیان ئێوە شەتوانن بەشدار بن لە بەرنامەکە ڕاستەوخۆل لە ڕێی ئەم ژمارە تەلەفۆنانەوە 0 1970 471 52 64
ژمارەی کۆڕێکشمانەیە هەم بە ڤایبەری بۆوانەی لە دەروی وڵاتن خۆشەویستیمان بۆیان نەیەتوانن پەیوەندی بکەن یاخود لە ناوخۆ 0 لە خزمەتی ئێوە یازیزابین خۆشەویستان با بچینەوە لای کاک نەوزاد ئەڵێ برادەرێکت لە حەفلەیە کچێکی لێ بۆ بە کوڕ بۆچی ئەو برادەرە مؤنەس و مزەکەلێک جا ناکاتەوە قەزەکەەوە نەبوو کاسامانجان برادەرێکم وتی لە منتیقەی پاوە و کامێران و ئەوانە وتی چوومە حەفلەیەکەوە لەسەر بەرزایەکە وەساوم وتی کوڕێکم بینی زۆر ناشیرین هەڵەپەڕی جەماعەت ئەهاتنە پێشەوە ئەمە چووە دووە ئەوە نەچوونە دووە ماتە پێشەوە وەکو دیوار خەریب بوو هەمووی ڕوخان تی دانێ لە لاما بوو ئەوە پیامە ماڵێتم سەیری ئەو کوڕەکە کە ناشیرین هەڵەپەڕێ خۆزگەم بەو باوکەوە ئەولایی وای نییە وەڵی زۆر ناشرین هەڵەپەڕێ هەڵپەڕێکەشی تێک گاوە تیەوەی پەنامەتی ببوورە ئەوە کوڕ نییە و کچە و کچی منە ئەک خەجاڵەت خۆم چۆن لە دڵی دەربێنم ئێستا چۆن داوای لێبرنی لێکم تی ڕوون تێکردوتم ببوورە بۆ خوایە من نەمزانی تۆ باوکی ئەوی تی ببوورە من دایکی ئەو متی دوو جار تەریقی کردمەوە کاک نەوزاد بەسەرهاتێکی زۆر خۆشەیە طبعاً برادێک ساریەکی تۆزێ ئەڵێ ها پیکابێکی شڕەی پێ بێت سوتفە لەسەر جادەیەک تایەکەی پەنچەرە بێت باشە تایەکەی پەنچەرە بێت دابەزێت تایەکەی پەنچەری کاتۆمانە سوتفە لە تەنیشت سیارەکەیەوە چەند چاڵێکی لێیە تاسڵ ماسەمانە ئاوی تاوەسا بوو دەکەی کابراش جەک لە سارەکەی تایەکەی پەنچەری کاتۆمانە سوتفە دوو ساری جانتاریک لێەوە ڕۆن بە دوایەکە گیف دەڵار لە تاسەکەی یەسە پڕیشکە ئاوەکە ئەکەن بە ژیانی کابراەوەکە هەموو ژیانی بۆ بەقڕ تێگەی وڵا کە لە دەرەچێ سیارەکان چامتاریکەکان کابراش بەرزەبێت و کە گیانی تەڕوە ئاواکات باشە هەردووکیان ڕێک بەکدانێن و دابزن هەرمی سیلا بەدەت ئەلەوە ئاوە لە کێگر کوراڵە کوڕی باش ئەڵە مەچم بۆ سەیران خوێیانتان پێ خوێیان قوربانی دڵە بم کاکە نەوزاگیان کاک نەوزاگیان نوکتەی بەرنامەی ڕاستەوخۆکان کە جەنابەت لەلاتاڵی لە بەرنامەی ڕاستەوخۆکانە هەنێشە دڕویا چییە؟ ئەوە بەرنامەیەکی ڕاستەوخۆ بێ ڕادوێ لەسەر کێشەی خەڵک تەوەرەکە ئەوەیە لەسەر کێشەی خەڵک قسە ئەەکەن مزیعەکە ئافتەتێکە بێ کچێکە بێ یەکەم پەیوەندیان بۆیە ڕاستەوخۆیە بەرنامەکە کچەکە بە سڵتێکی ناسکەوەڵێ ئەلو کێمان لەگەڵە کابرا جوابێتەوەڵێ حەمە ساڵحتان لەگەڵە لە قالاوە ئەڵێ فەرموو کاک حەمە ساڵح چیت هەیە بۆ بەرنامەکە ئەڵێ دادەگیان ئەو بەرنامەی ئێوە ڕاستەوخۆیە ئەڵێ بە قوربان بەڵێ ڕاستەوخۆیە فەرموو چیت هەیە و کاتی بەرنامەکە مەگرە ئەڵێ ئێستا خەڵک گوێی لە دەنگی منە ئەڵێ بەڵێ ئەوەی کە ڕادیۆی کرد بێتەوە لەسەر ئەو مەوجە بێ بیت فعلی گوێی لە دەنگی جەنابتە ئەڵێ یعنی دادە نانەواخانەکانیش گوێی لە دەنگی منە ئەڵێ کورە بە قوربانە بم کاتی بەردامەکە مەگرە ئەرە وەڵی ئەوەی نانەواخانە بێت و ڕادیۆکەی کرد بێتەوە لەسەر ئەو مەرجە بێت گوێی لە دەنگی من و بەڕێستیشە ئەڵێ دە بەخوای چەکی وامیە تا هێزی تاقیێرن ئەڵێ ئەحا نان مەکڕە دایکە نانی کڕیوە لە بەرنامەی ڕاستەوخۆ بەبەستی ئەو بۆ نانەکە بێنێتەوە بۆ ماڵەوە کاک نەوزاگیان چ نکتەیەکی تازەی ساڵی 2021 شتێکی خۆشت لەوە لایە ساڵی 2021 بەڵێ لە لامە بەڵێ ئەمە پێشکەشە بە تایبەت بۆ هەموو وەرزشکارانی کوردستانی خۆمان و هەر چوار پارچە بۆ هەموو وەرزشکاران زۆر کەسەیە چاوێکی کزە کاک سامان ئاوا سەیرەکە ئەڵێ کابرایەک چووە ناو مەلعەبەکە و سەیری یاریەکەیە کرد وەکو موزیعی مەلعەبەکە با بڵێن سەیری یاریەکەی کرد و قسەیە کرد کە ئاهاتن هجومیانەکەی ئەوە هاتن هجومیان کرد لە پڕ ئەچوونەوە بۆ سەری دیار نەما کەسی تیان نیە ساحە ئەوە هەم دیساتنەوە دەی گۆڵکە ئەوە چیان لێ ئەوانە چی لێ هاو دوو گۆڵیان کرد و یەکێک لە پەنایەوە هاو بە لای دانستی سەلام عەلەیکە سەلام سەر چاوم بە یەک چاوە سەیری کرد وتی چەندن تی وەڵی ئەم لا دوو گۆڵیان کردو بەس بۆ ئەو لا نازانم بە یەک چاو سەیری یاریەکەیە کرد ئەو لای نەبینی بوو کاخواتە من درێژبی کاک نەوزاد جەنابەت چەند ساڵ لە ئێران ژیاویت من نزیکی 13 بۆ 14 ساڵ لە ئێران ژیاوم زۆربەی شارەکانیشی گەڕاوم جۆکەر کراوی و فارسیەکەش وەڵا فارسیەکەشم توانی بە فارسی چەند قسەیەکمان بۆ بکەی وەکو چی بڵێم بۆ نمونە وەڵاهی حەزەکەی باسی شتێ بکە کە دەبارەی وەرزشەوە بۆ نمونە لەوێ بە زمانی فارسی چۆن ساکن بۆ بڵێن معلقەکە کە باسیەکە پرویز محمدی داره توپ میزنه شوت میکنه اینور آوت شد دارن بچه ها دوباره برمیگردن پرسپولیس ها میرن اینور داور داره نگاه میکنه شوت میزنه همه تی ستری توی دروازه گل شد برای پرسپولیسی ها حالا 2-1 شد بۆ نابی بە بێژەری 2-1 بۆ چێ؟ بۆ پرسپولیس بۆ پرسپولیس بەڵێ ئەو تیپە کوێیە؟ ئەو دوو تیپەیە لە ئێرانێکیان ئستقلالی تاران یەکیان پرسپولیسە
کە لە زمانی شا ناوێکی کەی هەبوو ئێستا بیرم نەماوە پێم وا بێ بەخوا سپاهان بوو شتێکی وا بوو بەڵام ئێستا پێڵەن پلیس تیپێکی سوور و تیپێکی شینە جلەکانیان جا لە ئێران هەرکە ئەو بینە کابرای فارس دەڵێ ئابی یا قرمزی یعنی یا شینی یا سووری تۆشە بێت جوابی بێتەوە بڵێ لە فڵان تیپم ئەی دوو کەس کە شەڕیانە بێت کاک نەوزار لە ئێرانەها شەڕێکی دەسەویەخیت و موتیش چۆن شەڕی ئەوان چۆنە ئەوە یەک بەسەرات بۆ بگێڕمەوە لەسەر ئەوە بڕوان پێ بکە بەسەر خۆمە هات ئێران تەکسیەکانی 5 کەسی تێیەکەن پێشەوە دوان ئەیتە نازانم ئەو عادەتیانە جا تەکسیش لای ئەوان و کولای خۆمان نییە مەگەر بڵێ دەربەس ڕاستە و خۆبوو با بۆ ئەو شوێنەی کە تۆمە بەستە ئینا لەم مەسیرەیە کە ئەڕوا ئیسە درێژترین جادە لە ئێرانە خیابانی دکتۆر عەلی شەریعەتیە ئیتر درێژترین جادەیە ئەوە لە سوارڕێ یەک دقە پێوە من کاک نەوزاد سەفەرێکی ئێرانم کرد لە حاجی ئۆمەرانەوە ڕۆشتم لێرۆ بە ساری خۆم چوم لێ گەراجی لێبوو و مێلەکەم لێ پارەکرد لە گەراجا و دوایی چوینە ئەودیۆ بە ساری کرێ بڕۆین هەر چوومە ئەودیۆ داخەڵ بووم و ئەگە بڵم دە سارە وەستا بوو هەمووی ئاغا بەخەری باشێ وەڵامیش لە خۆم باهی بووم تو مەعبەرە ڕۆبێ من چی بم واوە هەموو سارێ بوو پێشوازی من هاتووە تو مەزیەکانە زۆر یعنی بۆ نەفەر عەوداڵن تێکە سارەی ئۆتۆمبیلێکی زۆر چاوەڕوانی نەفەرەکانیش کەمت بۆ بە حکمی زۆربەی کە سوکار و خزمی خۆیە بەدوایە کەسێک مناسێ لێوەغانە وەڵامی ژێتر ئۆتۆمبیلێکی کابراایکی داما وتما ئیسرادەکە بۆم بێ لەگەڵە ما سەرکەوتی عفو معفوی بەڕێزید لە خیابانی وەلی عەسر وەسا بووم ئەم تەکسییان 3 نەفەری تیا بوو ئەوەیان 4 نەفەری تیا بوو وەڵا سەری نێشێنم کابرای ساقتی ئاغا کجا میری تو میرم توپخونە وتی بۆ کوێ وتمە چم بۆ تۆپخانە تی بیا اینجا ساوار شو وتی سەرکەوە ئەوەی دواوتی مسافرە منو میبەری میزانەمەتەوەتی لێت هەیەم نەفەری منە بێ وتی نەخێر بابە نەفەری منە و سەرەی منە بوو بە شەڕێکیان بڕوان پێ بکە کاک سامان تالی بەری تا دەرهێنا بڕوان پێ بکە منی بەجێ مێشتن بەخوا چارم ناچار بوو ئەممە نەقسەیان بەیەک و تۆ دەڵایت نازانم چیان بەسەرا من ئەوم بەجێ هێش ڕاستەکەی چون بەخوا ئاخرەکەی بە تەکسێکی خصوصی ڕۆشتم لەسەر ئەو نەفەرەوە هەروەکو جەناب و فەرموود زۆر ئەوداڵی نەفەرن زۆر ئارە وەڵڵا ئیمکانەتەکان زروفی ئێران ێسەکانە اقتصادی ئابووریایکی زۆر باری ئابووری زۆر یعنی حتا وەکو بڵێ ژیانەکەیان قورس بووە داوام لە ئەمریکا کردووە لە ئینشەڵڵا پشت بەخوای گەورەتوانێت حەزاریان لەسەر لابات و قسەم لەگەڵاکە دوێن شو تەلەفۆنم یەک سەحابەیەک قسەمان کرد قسەم لەگەڵا کەوتم بەشک ئەو حەساریان لەسەر لابات هەوڵێکی باشیاوە هەوڵێکی زۆر باشم بۆ ئینشەڵڵا وتی قسەش ناشکێ بەشکم قسەی نەشکێ هەر وەڵا پشت بەخوا نە پەیوەندیمان زۆرە زۆر برادەرمان کاتی خۆی بەیەک و عەسکەر بووین جاوتی وعدی یاومەدێ ئیتر تۆژە و کاتات توانین بە ئازادی بڕۆی بۆ ئێران کار بەخوا ئینشەڵڵا ئەوە لەسەرەوەی کە باسی خاریجی کرد بەڵێ ئەڵێ لە سین نا لەگە بایدنە بە قوربان کاک داوانگیان لەگە ترم ئەوە بینم نەبوو لەگەڵ یا تۆزە عەسەبی بوو دوسێ جاخەری پەلاماریەک بین بڵێ ئەڵێ لە سین لە شاری هانکای ئەمە نوکتەیە مسابقەیەکی شمشێری ساموڕایان تاقیە کردەوە شمشێرەکە زۆر تیژ بوو زۆر گران بەهاشە ئەڵێ وتیان مێشێک بەرەڵا ئەەکەین قاعەیەک 15 مەتر بەرزە 50 مەتر درێژە هەمووی شمشەیە ئەینی ساحی گۆڵن خەڵک بە چواردە ولایەن سەیرەکەن ئەم مێشە بەرەڵا ئەکەن لەناو ئەم قاعە گەورەیە بۆ تێگەڕێ بەڵێ شمشێری ساموڕای زۆر تیژە پێم وابێ لە ئەڵماس دروستەکە شتێکی وایە ئەڵێن هەچ کەسێ بتوانێت ئەم مێشە بەرەڵا ئەەکەین بەم شمشێرە ئەم مێشە بک بە دوو کردەوە و ئاوا پێمان پیشان بە 1 دەفتەر دۆلاری وەڵا کابراایەکی کۆری هاو هەر هاتە ناو ساعەکەوتی هەمدەم تەو چەندچین بە زمانی کۆری ماشەڵڵا تۆش کۆریەکە و باشە لێم تێگەی بەس کسە چەندێکە وەرگر هەرەو نەوەرگرە زۆر زیرەکەم ڕەحمەتی دێوێ دەست خۆش بێ وەڵا چووە ژوورەوە و دەدەقەیەکی پێ نەچوو مێشەکەی بە دوو کردی هێنایە دەرەوە لێ یا کردی بە دوو کردەوە تیان ماشەڵڵا لەو شمشێر زەنە کورە ئەوە زۆر زۆر مهمە دەفتەرە دۆلارەکەیان نایە دوای ئەوە کوردێکی خۆمان ڕۆشت عادەتەن زۆر جار لەگەڵ حرمەتمە زۆر ئەەکەین خۆمان تەداخلی ئیشەکەین و لە تواناشمانی هەروەکو کەفتەنا بوو فەرموو کۆمنتەکانیان نووسیەوە بۆ پەروین خان بەتایبەت بە حەقەت جێگەی داخە وەڵا کابرای کوردەشتی میشەتوانم ئەو ئیشە بکەم تیان بابە تۆ کورە زەردەواڵەوە بۆ بەرەڵاکەن لێ ناوتی بە قورعان لێ ئێم زۆر ئاسانە ئەوە حەریج نییە ئەیکەم بە 4 کردەوە بۆتان تیان فەرموو بڕۆ شمشێرێکیان نایە چووە ناو قاعەکەەوە و 1 مێشیان بۆ بەرەڵا کرد گامێشەکان هەیە بە کوردەواری خوان پێڵەن خەرەنگەزە ئەوە نەبوو هێنای بردی وەڵا ئاخرەکەی لێ یاکەوتە خوارەوە ئاوایکی کرد و لێ یان ڕۆست تیانی چی لێ نەکردی چیم لێ نەکرد لێم نایوتیان باوتی نەکەوتە خوارەوتی بە تی دەی ئای بەتەڵا خۆم ئەوە وا لێ ماوە یامە لە مناڵدانی هەتا ماوە بەچکەی نابێ و جاکوێرە بێ
دەست چاو خۆش سپاس دەکەم بەڕێزی قوربانە بوو کاک نەزانیا یا خواتە من درێژ بی قوربانە بە حورمەتێ. یەک دوو نکتێکە هەر خۆت بڕۆ بەسەر ئەو چاوانە وەرگرەمەوە کوردەواری خۆمان عادەتەیە کاکسامان جان سپاس دەکەم بەڕێز لە خزمەتام چونکە سار بوویتەوە یعنی ئەبێت دیسانەوەکو حەمام دایخێنەوە گەرم نابێت لە خزمەتام ئەڵێ لە بینی شاری سنە و کامێران ماتۆرسوار ئیسە مع الأسف ئەوە ویستم ئەوەش بڵێم حیف بۆ ئەم گەنجانەی خۆمان بڕوان پێ بکەس بینیومە سێ ماتۆڕێکی پێ بە تایبەت جادەی برای مەحمەد لەسەر یەک تایلەی ئەخوڕێ کورێسەیشان بۆ دانەوە تەقەشیان بۆ دانەوە من ڕۆژێک ئەوە بەسەر لە جادی هەواری شارەوە ڕۆشتم یەک ماتۆر لە تەنیشمەوەگەوتە بم ئەو ڕەمەزان تایم تەقی کەسێرەکەم ماتۆڕەکانە با قورعانە سە تەقەیان بۆ داناوە نازانم چی لێەکەن ئەکسۆزەکە شتێکی لێ ئەەکەن کە ئەو تەقوڕەکە بڕوان پێ بکە جاری وا بووە ئافرەت بووە داچەڵەکاوە هەرزی ڕێی کرد یاقی ژانوێتی جا داواکارم لەو گەنجانەی کە دازە پێ ئەگەن ئەم جیلە تازە ئەوە تەرک بن چونکە تۆ خوانەکە بە سێ کەسەوە هەم ماڵی کابرا وێرانەکەیت هەم ماڵی خۆشی وێرانە بێ کاتێکە بینی لە خسەخانەیە سیرەکەی دەسوقاتی شکاوە ئەبێ بە مینەتی ژیا ئەبێ بە کۆڵێکی بارگران بەسەر دایک و باوکیەوە تا بینەوە سەر نوکتەکەمان ئەڵێ لە بینی شاری سنە و کامێران هەر لەسەر ماتۆر سوارە هەتیوێ بە ماتۆڕێکەوە یای لە کابرایەک ئیسە حساب کە من ئەو کوڕە سنەیم و بە زمانی سنەی دابەزی لەسەر ماتۆڕەتی ئەی واوەیلا ئەی قەنە چۆ بڕیا و خۆم ئەی جێی کرد بە خۆم واوەیلا زیندان چۆن دیەکەی بەم یعنی چۆن خوێنەکەی بەم 20 مەتر لەولاتر ترێلێ یای لە پاسێک هەژدەی تیا کوشت کابرای ترێلە خواردبوو ئاگای لە دنیا نەبوو دابەزی دەستی خستە سەر بۆنی دەکەوڕی کرد لە کوڕە گەنجەکەمی سنەی بوو تیوە چەس خواکرااو سەر بۆکایشی بابر سەر بڕیایەڵەکەی تۆ داکبەتە ئەوە چەسەوەی گیری ئەوواڵەکەی تۆ لەبانەوە جادە تیاغا چێ بکەم ئەوە داب لەو کابرا و کوشتم سەیری کەم لە لای کردزانێک کە زیانە کوێتی دەگەوجەگەوجەتی وە گوێرەکە جەنازەکەی بیخەبیێنە بیخەناوانەی منە خۆم ناژدەم کتۆ بابێ بە نۆزدە ئەیتر بۆ لەوێ داوداوە بیێنە ئەم بەرەوە سەلامەت وی سپاس دەکەم بەڕێتی خۆشەیە لە ئێران ڕوویا بەس بەڵێ زۆریش چیتری خۆشە لە خەیاڵە لە ئێران چی خۆشە بەسەرات بیان ناخۆش بۆمان بجێڕەوە وەڵاهی ئەمەیان هەر بە واقعەتە باسی بەسەراتە کرد یعنی ئێستا بیرم کەوتەوە ئەو کاتێک کە پەساپۆرت نەبوو ساڵەکانی 93 ئەکسەری کوردەکانی خۆمان لە ئێران ئیشیە کرد بە قاچاقیشە ڕۆستی بوو بەڵگەیەکە لە ڕێی لایەنەکان هەبوو بەڵگەی ئەکرد هەبوو بە قاچاق من جاری وا بووە بەخوا نەبێ بە تعریف سێشەمە لەسەر مەرز گرتومیان بردمیانە بۆ سنە چوارشەمە تەحوێڵی سەر مەرزەکەیان ناومەتەوە پێنجشەمە لە بانەوە خۆم پیا کردەوە یاری مارو پەیژەیە سەرێ نەیەشێنم هاتمە گەراجەکەی سەقز بۆ شاری دیواندەرە چون جاماڵی مامێکم لەوەیە هەر لە گەراجەکە چوار کەسم بینی یەکیان بە یەکیانی وتی جەلال جانتاکە بێنە سوورزانیم ئەمانە ئێراقین پاسە هەژدە نەفەرەکان مارسی دزەکان ئەوانەی دوای دواوە جێگەی چوار نەفەرەکە وەکو چۆن بڵێن حاڵەتی کورسەکانی شانۆگەری هەیە یا قاعی سینەما با بڵێیت بەرزترێکە لە کورسەکانی کە مسەیتەرە بەسەر هەمویانە منیش تەمعەن فارسیەکەم باش بوو لە کوێش دانیشتم ڕێک لە چەقی دەرگاکەیە هەر دەرگاکەکەیتەوە منە بینی دەرگای پاسەکە وڵا دەنگ نەبوو سەیتەرەکانیش ینی ڕەش بگیر بوو بەتایبەتی بۆ عێراقی ئەگەڕان گەشتی نەسەیتەرەکەی ئاینان و سنەتەی پێڵێن لە بینی سەقز و دیواندەرە وڵا سەیتەرەکە ڕایگرتین و هاتە ناوە ئەوە سەیرێکی کرد کابرای پازدار و وتی اون 4 نەفەرە عەقەبچێ نشاستان کارتی شناساییتونە داربیاریت بە فارسی وتی ئەو 4 نەفەرەی دوا هەوێکانتان دەربێنن وڵای چیانسا سەر پێ وتی ما کەلاری هەستیم کەلار هەر لە ئێرانە کەلاری تیانە وتی وەرە خوارە وەڵام منیش تۆزە ترس گرتمی تووشی ئسترێز بووم ئەو 4 نەفەرەی دابەزان و طبعا خۆم حازر کرده بوو کەچی بڵێم ئیتر شتی خستە هەموویەوە کابرای پازدارەکەەوەی سەیتەرێکە وتی هەمووتان هەوێکانتم بنێ بە بەیەک و دوو هەچی نەفەرە هەوێن باتێ دانەدانەوەری نەگرتەوە یا بەدەستیانەوە گەشتە بەردەستی من کاکسامان طبعا خۆم چاک حازر کرد بوو گەشتە بەردەستی کارتیش ناسایی کە هەڵسا مەسەر ئەلان بەیت نەدادام ئایسەر نەمایتێ تی دادی تم ئاپێ مای دووبارە دەستکەمەوە بەگیرفانە بدەی ئاغا شەرمەندەم خەجاڵەتم هیچیشم نەیابوویە بڕوان پێ بکە واسەرم لێ شێوان ئێستاش نازانێ ئەو کابرا هەوێکەم یاوەتە یا نەماوەتێ جا لە هەمووی خۆشتر چی بوو سایقەکە ئەمەنە مشکی جامانەی تێکەڵاو کرده بوو گێڕەکانێکی زۆر قورسەی گۆڕێ ئەو پاسە مارسی دزانە بە زمانی سنەیی حساب کە من کابرای سایقەکەم تی ئەخشاوەیە وایە لە ئەم مەملەکەتە چەی پێاتە ئەو ئاغاوتم گیان تی مناڵ کوێنێ وتم دیواندەرە هەمووی شارەزام تی ئەو ئاغا مناڵ خۆمانە ئەگەر بە بۆ نەیسوار عێراقی باوە حیز خاوەڕە نەبێ بۆ دووارە داوای شناسنامەی لێەکەن ئەوە تا هەوێکەی پێدا داوەرە دوایە لە دڵی خۆت مەگەرەزاری منیش عێراقیم بەخوا لە جامەکەەوە فڕمەیتە خوارەوە وەڵا باش و بەو شێوە دەرچوو برادێک ئەڵێ ڤایبەرەکەتان وازام ئیش ناکات کاک دابان ئەگە بتوانیت جان
بەداوای لێبوردنەوە کێشەی ئەنتەرنێتمانە بۆ برای بەڕێزم ئەگە بتوانین لە ڕێگای ژمارە تەلەفۆنی 0555 پەیوەندیمان پێ بکەیت ژمارەی ئاسیاشمان هەیە ئەمانە بۆ ناوخۆیە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان 0571 لە خزمەتی هەموو لایەکابین. ئێمە سپاسی و بەڕێزاناکەی کە کۆمنتیشان بۆ نردوین بەڵام کۆمنتەکان هەمووی جێگای دەستخۆشی و ڕێز و تەقدیر بۆ کاکنوزادی خۆشەویستی بۆ بەرنامەکەش بەڵام ئەمامانێ زیاتر چینە لای بەڕێزێ هەر بەسەرهات و قسەی خۆشەوە مەمنونم گیان کێمان لەگەڵا کاگارم لە ئیتالیاەوە کاگە ماڵەوە بێ بە زمانی کاکنۆزات تۆش قسە کرد بە فاردی توخە وەنزای معلەقە لە دەرەوە کاکە گیان کاگارامکیانم کاتەوە باش سڵاو لە ئێوە ئەم کاتتان باش سڵاو لە تۆش قوربانە بم چاوە ماجەکەم بەڕێزیت چاوی منی کاگە سامانجان خۆشەویستی سڵاو لەو میوانە ئەزیزە سڵاو لەو خۆشەویستە سڵاو بۆ ڕادوێی گەڕیان دەستی ماندووبوونتانە گوشم قوربانە بم ئێمەش بەنای بەڕێوبەر و ستافە جوانەکە ڕادوێی میلی گەڕیانەوە ڕێز و حورمەت و خۆشەویستیمانێ بۆ تۆی ئازیز و بەڕێز قوربانە بم سپاس یاخوا هەر دڵخۆش بن یاخوا هەر سەربەرز بن ڕێز و تایبەتی مێ بۆ مامۆستا جەزای خۆشەویستیش قوربانە بەناوی کاکجەزاشەوە ڕێزمانێ بۆ بەڕێزت بەڕاستی دەستخۆشیتان لێ یەکەم بەرنامێکی زۆر جوانە زۆر بەسەرهات و شتەکانی مامۆسای میوانێ بە ڕێزەگەشتان زۆر خۆشە زۆر تایبەتە هیوادارم هەروە میوانداری کەسانی بەو شێوازە چیرۆک و بەسەرات و هونەرمەندان و خۆشەویستنەوە هەمیشە بانێ دڵە بم کاکنەوزادەم ڕۆی گوشین یەکشتی پێ نایڵ بە سرنج لی دەرەکەم یاخوا هەر دڵخۆش بن وەڵام من حەزم کرد بەسەراتێکی خۆش کە زۆر مناڵ بووم بەسەرما هات من ئەو کاتە پارە و شت سویسری بووە بەڵێ کاگارام گیان داوای لێبوردنەوە پەیوەندێکی کاگارام داخرا وازانم کاگارام لای ئێمە ئەنتەرنێت تۆزە خەلەرێکی تیا بوو بەڵام کێشەکەمان چارەسەر بووە وابزانم لای بەڕێستەوە ئەگەر بتوانی دووبارە پەیوەندی کە تۆلانە کێشە لای بەڕێستەوە هەبوو بێ بەداوای لێبوردنەوە ڕێزمانێ بۆ بەڕێزت کاکنەوزاگیان تا پەیوەندیکی کاگارام وەرەگرین وێخە پەیوەندی کێت بەسەراتێکی خۆشی ترشیت بەسەراتی بێ وڵا نوکتێکی کە هەیە زۆر جار خەسوو خۆشەویستە جاری واشەیە خەسوو خۆشەویست نییە خەسوو کاک دابانجۆ بگرە لەسەر خەسوو بە قوربانە بم ئەڵێ کابرایەک برادرمان تۆزە لە خەسووی زۆرەتر ئەڵێ کابرایەک ماڵەکەی گڕی گرتبوو یاخوا ماڵی کەس گڕ نەگرێ هێشتا دایری حریق ناتبوون ئەمە لە شاری سنە ڕوویاوە با بڵێن نوکتەکە ئەڵێ خۆی کرد بەناو ئاگرەکەی ژنەکەی دەرهێنا دەر و دراوسێ و چەپڵیان بۆ لێوتیان سوبحان الله لەو پاڵەوانە کورە چۆن خۆی فیدا کرد چ ژنەکەی دەرهێنا خۆی کردەوە بەناو ئاگرەکەیە مناڵێکی کۆرپەی هەبوو ئەویشی دەرهێنا تا دایرەی حریق هاتن سۆندەکانیان کردەوە و خۆیان حازر کرد ئەم چوا کڕە خۆی کرد بەناو ئاگرەکە بەدەستی بەتاڵاتە دەرەوە یەکێ لە جەماعەتی دایری حریقتی نەگبەتی بەو بەخت ماڵەکە گڕیگر حەزی لە ئاگرە بسووتەی خواق ناو شەڕی بووەکە ئەو بۆ ئاواکەی و نەچتە ناو ئاگرەوەیتە دەرەوە کەسێ ماوە لە ژوورۆ سەرێکی داخستی بەڵێ وەڵاهی خەسووم ماوە تیان ئەی چی لێ هاو تی بەخوا مردووە تیان ئەی بۆ نەچتە ژوورۆیتە دەرەوە تی وەڵا بۆیە زوو وەچمە ژوورۆ جەنازەکەیم دیوەکەم بۆی جوان ببرژێ بە خەڵوزیش وازی لێ نەهێناوە سپاسەکەم سەلامەت بێت هەر لەسەر ئافرەتی شتێکی کەیە بالعەکسی ئەوە ئێمە ڕێزمانێ ئەمە بەس بۆ خۆشیە خەڵک نەیگرێتەوە بڵێ وەڵا هجوومەکرێتە سەر خەسوو ڕێزمانێ بۆ هەموو لایەک خەسووتان سوتایە کەم کەس ئەو ڕزگارکردنی وادارم ئەڵێ ئافرەتێکیشێ بە کاگارام وازم لەسەر خەتە باوەری گرینەوە چکم بەخوا لە ئەوروپا بەفرێکی زۆر باریوە نەوەکو تۆڕی شەبەکەی ئینتەرنێت ومانە خراپێ کاگارام گیانم کاتەوە باش کاکە تۆ بڵێ کاگارام لە کوێوە پەیوەندی بکە لە چ وڵاتێکەوە بوو ئیتاڵە کارەبایان نییە ئەبێ خەتیان لێرەوە بۆ بردبێتن تەسەوەرەکەم بۆی وای لەوانەیە کاک سامان خەتەکە بەست بێتی کاک نەوزەگیان
زۆر جارکە کەسانێک هەیە کە سەر زمانیان ئەیگرێ بە کوردەواری خۆمان ئەڵین لاڵەپەتە کابراایەکە بوو دوکانی قەسابی هەبوو بەڵێ بەڵێ لەگەڵ حرمەتمان بەس ئەمە نوکتەیە کەس بەدڵی نەگرێت خوای گەورە کە ئەوەی لێ وەرگرتوتەوە زمانی پاراو بێ حتمما بەهرەیەکی کەی پێبەخشیوە زۆر جاری کوێر هەیە بۆ نمونەخوا بەهرەیەکی پێبەخشیوە لە چاوساقەکە باشترە ئەمە بەهرەی خواییە بەس ئەڵێ ئەو کابرا کە قەساب بوو لە قاتی خوارەوە ئەم دوکانی قەسابی هەبوو لە قاتی سەریشەوە کابرایەک بوو دکتۆر بوو با بڵێن دکتۆری عام بوو حەچێکە هاو بۆ لای ئەم دکتۆرە کابرای قەساب قسەی لەگەڵاکرد لەمیە پرسی یەکەم جار دکتۆر نییە لێرە یەکی چکاوەی نەچی بۆ لە دەردی لێ ئاوە لێەکە ڕۆژێ دکتۆرەکە بە مەیزانیتی باسمە خوارزان ئەم کابرا بۆ واکە لە من کورە هاتە خوارەوتی کاچی من کورە بە قوربانە بم کورە ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێ فەرموویەتی کورە گەردن ببڕە و ڕسقمە بڕەتۆ بۆ بووی بە باعیزی ڕزقی من ئەخر بۆ واکەی لە من حەز مراجعەیە بۆ لام نەخۆشیەک تۆ پاڵێکی پێوەنی تو نایاڵێ بۆ لام وتی من ڕزقی تۆم ڕیوەیە تۆ وتی بۆ من ڕزقی تۆم بڕیوە چیم کردو وتی تۆ بۆ هەز نەخۆشیە بۆ لاو ئەڵێ گۆشت مەخۆ من گۆشت بەکێ بفرۆشم کابرای لاڵەپەتەوتی قەساب بوو تی من گۆشت بەکێ بفرۆشم کاکنۆزاد برادێک داوای کردووە ئەڵە مۆزوعی سەر تەنورەکەمان بۆ بگێڕێتەوە ئەویش کاک سامر بەڵێ کاک سامر ئەڵێ مۆزوعی سەر تەنورەکە بەڵام بەبچینەوە لای کاگارام هەتاکو و پەیوەندەکەی نەپچڕاوەتەوە کاگارام جانم کاتۆ باش ئەم کاتەوە باش مامۆستا داوای لێبوردنەکەم قوربانە بەم سەرمە حاوی لایەوە وابڕا نەوەڵی نازام زۆر سەیرە لە ڤایبەرەوە چەند جارێکی پەیوەندیم کردو تووشی و حاڵەتە بووم بەڵام حەزەکەم دوو شتی خۆش هەیە کە بۆتان باسکەم یەکەم ڕەتکەمەوە بە سەراتەکەی مامۆستا نەوزاتەوە تەبعاً ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەموو ئەو کەسانی کە تۆزێ زمانیان ئەیگرێ ئەمە بۆ بەڕی ڕێزەوە ئەڵێ ئەدەرێگە بێت لە بینایەکە ئیشەکەن ئەمە برادێکی خۆشەویستی خۆمەک و نکتەیەک باسی کرد بەڵام زۆر بین بوو وتی بلۆچێک کەوتە خوارەوە وتی بەموان دیسەکە وتی خوشکە خۆ لایە وتی وەڵا خۆی لابرد بلۆکەکە یای بەپەنایە لەبەرەوەی کە ئەو هاوکاری کردووە 4 دەفتەریان نایە ئەم کەسە برادێکیە بێت تۆزێگاوە زمانی ئەیگرێ ئەڵێ بە ساقە و بم بەش بچیتە سەرەوە هەڵڵیتە خوارەوە بۆی منیش 4 دەفتەر وەرگرمڵایتر کابرا چێتە سەرەوە کابرا چێتە سەرەوەڵێ ئاوە ئۆکەیەکی بۆ کاڵێ ئۆکەیەکی بۆ کاڵا بلۆگەکە هەڵێاتە خوارەوە لە ئاستی موهەندیسەکە کە ئافرەتەڵێ خو وەڵا بلۆکەکە یا بەسەری ئەڵێ خوشکی و توت کرد وتی وەڵا کاک لە کۆمپانیاکە دەفتەرەکان لە من سندەوە و بە شەقیش دەریان کرد دەستی خۆشێک کاگارام گیان یەک هینیتری ژەیە کە بە مناڵی بەسەر خۆمە هاتووە چونکە کوڕەتی ماڵبوومی ناردم براکەم کە هاتەوە لە دوکانێمە زۆر بمان سەری فیتەریۆمانە بووین ئێتر چی بوو پارە و شت کەم بوو تۆنها بڵێ چوو یەلکەیەکە ئەکری بە 1 دینار بوو نەزانم 2 یەلکە بوو چەند بوو کڕی ئەکەکەمە کڕی ئیتر من زۆر نامۆشتە بووم حەزم ناکرد بەرمەوە بۆ خەڵک ئیتر سوبحانەڵڵا زۆربەی کات لە 2 جارێکان یەلکەکە پیس دەرەچوو ئیتر هەر جارێ بۆ دوکاناری کابراکە ئیتر قەت لە بیرم ناچێ لە بەچی سابوونکەران منە هەڵی ئەوێم قەت لە بیرم ناچێ کابراکە زۆر بەخۆشی زۆر خۆشەویستە لەناو ئەیوو ئێکوڕی باکم خۆ من نەم کردووە پڕی چێکە وانیتر ئەو قسەی زۆر زۆر خۆش بوو دەست و چاتان خۆش بێ زۆر زۆر دڵخۆش بووانی بەشداری ئەو بەرنامەی گیان لە ڕێکیەوە بینەری بەرنامەکانی ڕادیۆ میلی گەڕیانیت وەڵام من لە ڕێگەی فەیسبووکەوە لایڤە جوانەکەتانەوە بەڵێ هەر ڕادیۆ میلی گەڕیان کەناڵیشی هەیە کەناڵەکان ئەگەر توانن لەوێشە توانن بینەرمان بن بە قوربانە بم ڕاستەکەی خۆشەویستی وەڵایی لە دەرەوە ئەوەنەی بتوانین لە ئیتالیاوە ئەوەنەی بتوانین لە ڕێگەی فەیسبووکەوە لێرە کەناڵەکان هەمووی نازانم ئیتاڵیەوە غازارێ پشتین بەوەی کە
تۆزە سێری ویدیۆمانە بکەین ئالێرەکە بەس ئەوەی هەریم کوردستان وەریەگرێ ڕووکەنە سلێمانی کابرا وتی من نەمە ڕووکەرە سلێمانی وتی ڕوون کردوتە ماڵە وتی ئێ بۆ ڕووتی ئاخرەوەش خۆتی سلێمانین چاو خۆش بێگیان سپاس بۆ پەیوەندیەکە و خۆشحاڵ بووین ڕێزمانێ بۆ بە ڕێزت هەر لە خۆشیابی و تەمەندریێش بی قوربانە بم کاک نەوزاکیان کۆمنتیکە هاتووە لە کاک نەوزاد بە هەر نەوەسێ بە قوربانەمەڵە بە سەرهاتی خۆشی تری لەلایەن نوکتە هەشتێکی بەسەر هاتی بێت چاویان ماچەکەم تۆزەم زیاتر ئەو کارە ساتانۆ لە ئێران بەسەرات بەڵێ بڵێ ئەمەیان نوکتەیە ئەڵێ لە هەشتاکان تیارەیە بە 400 کەسەوە کەوتە خوارەوە لەو دەشتانەی سامەڕا و ئەوانە منتیقەی سەماوە ئەم طبعا هەمووی دەشتە دوو تیپی ئەمریکی و ئەڵمانی تایبەت بۆی گەڕان نەیان دۆزیەوە ئەڵا کابراایکی عەرەبیان بینی و وتیان وەرە بۆیە لە وتیان بەڵێ وتیان تیارەیەکمان لێون بووە کەوتۆتە خوارەوە بە 400 کەسەوە تۆ زانی لەکوێتی ئازانم دەلل لە خزمەتانە وتیان باشە 1 ملیۆن دلار جایزەیتیایە ئەتوانی جەنازەکان مەموتی هەر ئێستا بەسەر چاو وەڵا ڕۆژ 2 سەعاتی پێچ و نزیکی 350 جەنازەی هێنا ڕۆژ تۆزێکی کەی پێچ و سەوسی کەی هێنا ئیشی جملەی کردووە بوو بە 480 ئێوتیان تیارەکە خۆی 400 تیا بووە بە 480 وتی ماوە ڕۆژ دووسەی کێنا چوو بۆ 680 وتیان وەرە شتی وانە شوێنمان پێڵی تیارەکە لێکەکەوتە خوارەوتی بەڵێ لە خزمەتانم با بڕۆین وڵا کە چون سەریانکە تیارەکەوتۆتە ناو قەبرستانەکە و مردوو قەبرستانەکەش هێنا بوو بۆی پارە زیاتر وەرگری قوربانێ بم بەرنامەکە و قەشەنگ کرد ئەمڕۆ ئەوەی سەرتەنورەکە چییە کاک نوزا نانەکردووە لەسەر نە وەڵا نانم نەکردووە بەس چۆن بڵێن ئەوانەش نییە چۆن بڵێم لەوە ناچێت بۆ ئەم بەردامە بێ کاکسامان داوای لێبردن ئەەکەم زۆر داوای لێبردنەکەم ئەوەی فیل و مێلوورەکە ئەڵێ ڕۆژێ لە دارستانێکە فیلێک کە ئەچوو بۆ لە بینی ئەم دارانە ئەڕۆژ بۆ گیا خواردن لەم بینەیە لەم مەسافەیە مەجموعەیە شارە مێلوورەی زۆری تیا بوو فیلیش هەموو کەسە زانێ قاچی زۆر پانە مێلوورانەی پانە کردەوە تەلەفاتیان زۆر بوو بری ناروکشتیوە وڵا ڕۆژێکیان ڕئیسی مێلوورەکان کۆ بۆ وتی ئەمە کاکە بەخوا کوشتمانی کەسمان نەما وتیان جا تەکبیر چی بکەیت وتی من هەموو ڕۆژێ چاوم لێ بووە و ئاگام لێیەتی چیەکە و چی ناکە کە ئەچێ لەوە ڕووگزوگیە ئەخوا دوایی ئەچێ ئاوە خواتەوە لەناو ئەو خۆڵەیە پاڵەکەوێ ئێوتیان چار چییە وتی تۆ 30,000 لەشکرم بۆ کۆ بکەنەوە مێلوورە هەر کە گیای خوارد و ئاوی خواردەوە چوو لەناو ئەو خۆڵەیە پاڵکە و بەجارێ ئەم 30,000 لەشکرە ئەچین لە قاچ و لە گوێچکەیە و لە کلکیەوە سەرەکەوین ئەمەنە گازی لێ ئەگرین هەتا ئەم شوێنە تەرک باونەیەتەوە بەم ناوەیە وتیان وڵا خۆ ئیشێکی باشە وڵا عینی ڕۆژانی کە فیلەکە هات و چوو گیای خوارد و چوو ئاوی خواردەوە چوو لەناو خۆڵەکەیە پاڵکە و ئەڵێ بەجارێ ئەم هەموو مێلوورە لە قاچ و لە کلک و لە پشتەملیەوە سەرکەوتن بە جیاری فیلەکەیە ئەممە نەقەپیان لێگر ئێشی پێگا ئەڵێ فیلەکە لە ساسەر پێ 6 جار ئاوا خۆی تەکان حەچی مێلوورەیە کەوتە خوارەوە بەگیانەوە یەک دانە بە قورجیەوە مابووەوە ئەم چەند هەزار مێلوورەی خوارەوە لە خوارەوە سەیریان نەکرد چەپڵیان لیانە و بیخنی چیەنە دەی بیخن چیەنە یان و فیلەکە بخن چیەنە یەک دانە بە قورجیەوە مابووە دەستم بەڕێزی چاوەکەمی یاخوات ئەمەندرێژ هەتا چەند خولەکێکمان ناوە بەرەکوت ئەی بەرنامەکە دووسێ شتی خۆشی ترمان بۆ بگەڕەرەوە لە خزمەتتان بەڕێزی ئەڵێ وەختی خۆی لە معسکەرەکانی سەدام حوسێنە لە هەشتاکانە عسکەری زۆر قورس بوو ئەوە شتێکی حاشا هەڵنەگرەوە هەمومان نەزانین ئەڵێ ڕۆژێکی سلێمانی بوون منە لە زاخۆ عسکەر لە بەسڕە عسکەر بوو یا ئەوەی کە لە بەسڕە بوو یان هێنا بۆ پێنجوێن وڵا سەرێ نێشێنم ئەڵە ڕۆژێکیان عەریف ها وتی گوێگرن تەخەلوفات و شتی وام ناوێ الآن تۆزێکیکە ڕئیس فیرقەیە یا بەیانی لەوانەیە قاعید فیرقە بێت مەردی ئەو خوا بن غەڵەت نەکەن ئیستاعید جوان بۆسن ئەمە ئەوانە هیچیە تەنیا سێ شتان پێڵێم یەکەم ئەڵەی تەمەنم 18 ساڵە دووهەم ئەڵەی 2 ساڵە عەسکەرم سێم کە لێتی پرسیوتی بەکوێ ڕەمی ئەەکەی تەقەکەی ئەڵەی بەلای چەپ یا بەلای ڕەسا ئەڵەی قوربان بە هەردوو لا ئەمە بڵێن و تەواو ئەڵا بەیانی قاعید فیرقە هاو گێشترین جوندی وەسا بوو ڕێک چووە بەردەمی ئەو هەر زۆر گێژ بوو وتی تۆ کەوتە ئیستاعیدەوە تێتی و ناو چییە تی گەورەم پیان نەوتم تەبلیغیان نەکردوم تی حی خۆشمە عەسکەر باشە هاتی تۆ تەمەنە چەنە تۆ زەبیری کردەوەتی قوربان 2 ساڵ وتی چەند وتی 2 ساڵ وتی بەخوا جوندیەکی زۆر باشی ماشەڵڵا عێراق داگیر کرێتەوە داگیریەکەیتەوە هەم دیس ئەی چەند ساڵە عەسکەری تی قوربان 18 ساڵ شتەکانی بیت عەکس
دوول لە ڕووی جەماعەت و پەرزینی بێ لە ڕووی بینەرانە وتی هەتی و تۆکەری یا گوێرەکەوتی قوربان بە هەردوودا سەلامەت سپاس دەکەم بەڕێزی قوربانە بم حرمەتێ بەڵێنمان لەگەڵە پەیوەندیکی تەلەفۆنی کاک بەڵێنکیانم کاتەوە باش سلام علیکم عەلەیکوم سەلام سەر چاوەکانم یاخوا بەخێر بێت سەر چاوم کاکە سامان جل احوالت باشە تۆ چۆنی بەو ساقەی دەڵێ بم باشش کوور ئەحواڵت باشە دەست ماچەکەم بە قوربانە دەبم تاوت ماچەکەم بەخێراتنی ئەو میانە بەڕێزەشت دەکەم قوربانە بەڕێزی حرمەتت ئەو میانە قسە خۆشەت قوربانە بم بەڕێزیت ڕاستی قسەی خۆش لە بەهەشتەوە هاتووە قوربانی دەڵێ بم چاو ماجەکەم کاک نەوزاد یەکێک کە خەندێ بخات سەری کەسێک ئەگەر شتەکەی بەڕاستی بێن خوای گەورە بە سەدەقە بۆی دەنووسێت قوربانە بم ئینشاءالله ئینشاءالله کاکە سامان گیان منیش وەکو ئەو میانە بەڕێزت بەسەر هاتەشی خەندە ئامێزم هەیە ئەگەر پێتان خۆشەوەتان ژێڕمەوە خزمەتان بەرنامەکەمان لە خزمەت و خەڵکایە حەچێکە دێ فەرموو باشم دەکەم کاکە سامان مانگی ڕەمەزان بوو لە دەشەوی ئەخیر بووی شەوی قەدر بەڵێ هەموو شەوان دەچین بۆ مزگەوت لە مزگەوتە مەسەن شەوانەها بۆ خۆت دەزانین شەوسەرێک دەدرا لە مزگەوت بۆ خواردن وەکو خولما بوو ئاو بوو پێک بوو پسکیت بۆ ئەو شتان دەدرا ئیمانداران لێدانین چندیان خوا ئەلی مزگەوت شەوێک سوودبە کابراک خێری کردبوو کابراک خێرخواز هەر نەفەرە و دوو شیش کەبابی بۆ هێنابوو لە مزگەوت یعنی دوای نوێژی پێش هینەکە شەو نوێژشت هەر کەسە دوو شیش کەبابی بۆ دانرا خواردی و من براکم هەبوو نێهاتە بۆ مزگەوت نوێژێ کرد بەڵام نێهات بۆ لەیلەتول قەدر شت دانێنی شەوان بەڵێ بەڵێ هەر نێهات لە ماڵەوە دەبوو بەس بۆ کەبابەکە چووە نه بۆ کەبابەکە نەچوو وەڵا پاشی چوومەوە ماڵێ لەسەر سفرە ئەو ڕۆژە ئەو شەوە هیچم پێ نەخورا زۆرم پێ نەخورا بۆ نانی پاشێ گوتی ئەو بۆ زۆرت پێ نەخورا وتم وەڵایی لە مزگەوت ئەوڕۆ کەبابیان داینە کەبابم خوارد بەڵێ والله والحاصلة قصي بو هين لسدوري بوس ويشو تدين لبرجمنوا وهذا زمر طلق ده بله ودور ده بو مزور بخواب ولا ساعات الشو انا يكونيو كان شوا كيشتر خرما او بسكيت او شانا ادرا والله او شو او استجنبوا ما مصايم مزور ما يكي بدا صادر قلت والله دعوة جابردن ثاني يكين او شو كريجي مغزل ما بذكر هيت خوار انت وزعناك والله سلام بردا بنجي وبراهم قلت والله شو هاتي رسي ماني شو توري اول ما خوشيه دەست چاو خۆش بێ قوربانە بم هیوای تەمە درێژوی سەرکەوتنی بۆ خوازیم براکەم سپاس بۆ پەیوەندیەکەی ئەو بەڕێزە چای ماجەکەی کاک نەوزاد گیان کاک ئەحمە خۆشناوەتی کە پەیامنێر و پەیجەکەشمان بەڕێوە بات ئەڵێ بە کاک نەوزاد بڵێ پەیج یان کەناڵی یوتیوبی هەیە چۆن ڤیدۆکانمان بەردەستکەوێت واللهی بڵێن ڤیدیۆی خۆم با بڵێ بڵێنەوە بە سەراتوشتانی کە هەتا واللهی تا ئێستا با بڵێن یەک جار عرزم کردیت پێشتر لە شانۆگەریشم کردوە جارێکیشان لە رادیۆ هەڵەبجە لە هەڵەبجەی شەهید لەگەڵ مامۆستا ساکار بەرنامەیەکیشم لەوێ پێشکەش کردێ بە ناوی شنەی ئێوانان بوو یا خەندەی ئێوانان بوو ئیناوەکو ئەوەی کە بڵێ قسەم کردی بێ لە پەیج وشتی وان نەخێر ئەوانەم نییە نەوەڵڵا نیمە لە خزمەتیان بچووکی یەکەم کاک باوانە لە بەسەرهاتی کۆتریا گاپیلۆتە چییە بۆ داواکاری لەسەر بۆمان دووبارە کاتەوەی کۆترەکە هۆی کۆترەکە بەسەر سەر و بەسەر چاو ئەوە بەس پێش کۆترەکە نوکتەیەکەیە باوە بجێرمەوە ئەگەر کاتی بەڵێ کاتی بەرنامەکەمانی تروە چەند خولێکێکی ئەڵێ کابرایەکی عەرەب ژنەکەی دوانەی بوو بەس کە گەورە بوون زۆر هار بوون مناڵەکان وتی گوێ بگرە هەر جارێ خۆت فەرمووت ئەوی قەسەمە العەزەمەن ئەم جارە مناڵە ببێت هەر بن تەلاق ئەیە ئێژنە تەواو کەوتە ئەسترێسە و زۆر ترساداما و ڕۆژگار هات و ڕۆژگار ڕۆی هەمدی زوانەیەکی بە دوانەیەکەوە با بڵێن ئافرەتەکە کەوتە حاڵەتی حامیلەوەمان و چی بکەم و چی نەکەم و وڵایەتە چوو بۆ لای دراوسێکیانتی مردی خوا بە حاڵەتەکە شتێکیەوە ناشمێنێت تەلاقم بە ئێوتی زۆر ئاسانە بە قوربانە بم حەب هەیە پێی ئەڵێن حەبی ئەدەب سیدنکە ئەو سیدنکە بخوا مناڵەکانی کە گەورە بوون زۆر مؤەدەبە منتی بەڕاستە وتی وەڵڵا
تی دەباشە بە ساقم لەکوێ بۆ مێنی تی خۆم بۆ تێنم حەبی بۆێنا بەجارێ سی حەبی خوارد سی حەبی خوارد بەجارێ ئەڵێ نۆمانگەی تەواو کرد مناڵ نەهاتە دنیاوە بوو بە دەمان هەر مناڵی نەبوو کورەوتی باچین سۆنەریە بکەیم زین چی دێ وڵا کە چون سۆنەریان کرد لە ناو سۆنەرەکە مناڵێکیان بە مناڵەکانی فەرمو تۆ بڕۆ بەخوا بێت تۆ بڕۆی تۆ براگەوەی فەرمو تۆ بڕۆ قوربانم سپاس دەکەم بەڕێزی قوربانم چاوەکەوی دەرەجەیە گەشتیوان حورمەتێ چاوەکەن قایشی ئەڵە گەشراوە ئەوە بەسەراتی کۆتەکەش بەسەر چاوەی دووبارەکەمەوە بەسەراتی کۆترەکەش دووبارەکەیتەوە زۆر بەسەر چاو لە خزمەتام ئەوە برادەرێکم وتی کۆتر مەفرۆشت کۆترەکەم زۆر چاک بوو زۆر دەرەجەیەک بوو ئەمما بە دەوەرەقا هاتەوە ئەمما بە 5 وەرەقا هاتەوە ئەمما بە 7 وەرەقاتەوە تیجارێکیان ئیتر پارەم زۆر کەم پێ من مەجبوریان بە 15,000 یان بە 15,000 بەڵام حەسرەتم زۆر لە دڵا بووم جارە هەرزار فرۆشتە بووم وتی چوومە سەربان هەر بەیانەکەی زوو کە کۆترم فرۆشت گەرمم ڕۆ کرد و ئاوم دانا دانیشتم هەر کۆتر دیار نەبوو تی بەیانی لە خەو هەڵسان بە حەسرەتەوە کە کۆترەکە بینم تی سەیری سوچی گەڕەکەمانە کرد شتێک وا بەرەو ماڵمانیەت تی کە سەیرەکەم کۆترەکەی خۆمە باڵیان ئاوا بەستووە بەتیب وردە وردە بەرەو ماڵی خۆمانێ بە پێ هاتوۆتەوە تەکسیشی دەست نەکەوتە بوو داماوە یاخواتە من درێژ بی قوربانم کاک نەوزایجان ئەگە بڵم بەرەو کۆتایی بەرنامەکە تر بەرەو کۆتایی بەرنامەکە ئەڕۆین بە یەک نوکتەیەکی خۆشە بە سەرهاتێکی خۆش کۆتایی بە بەرنامەکەی نین و تۆمان ماندوو کرد عادەتە کاکسەمان ئەها ئەچیتە بەردەم ئەشکەوتێک تۆ بانگی من ئەەکەی دەنگ ئاياتەوە ئەمە لە عیلما پێی ئەڵێن ئینعیکاسی سەوت بۆ نمونە بانگ ئەەکەی نەوزاد ئەم ئەشکەوتە تا سەوتەکە نامێنێ و تەواوە بێونە بێت چەند جارێک ئەڵێ نەوزاد هەتا نامێنە سەوتەکە ئەڵێ کابراایکی کۆری چوە سەر شاخێک بەرامبەر بە مەجموعە ئەشکەوتێک وتی ئیسە بە زمانی کۆری کوردەکان لاساییانەکەمەوە بزانم چەند جار دەنگەیاتەوە هەتا خوا هێزی تیا بوو ڕووی کردە شاخەکە و سنگی بۆ هەڵکێشا ئەوە هەناسەیەکی زۆر قوڵ و ڕووی کردە شاخەکە بە زمانی کۆریوتی ئۆ لەو تۆ چین وچیکە لە نەهوایە و ئەڵێ دەنگە لە شاخکاوتی بێ شەرەفتێ نەگەیشتم دووبارەی کەرەوە یاخواتە من درێژ سەرکەوتبی کاک نۆزایجان ماندوومان کردی ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووین بە ناوی بەڕێوەبەر و ستافی ڕادیۆی میلی گەڕیان و بە ناوی خۆشمەوە یاخوا بەخێر بێ سەر و سەر چاومان گەورە و کردین بەڕاستی ئەمڕۆ بەرنامەکە و قەشەنگ کرد و ڕازانتەکەم زۆر خۆشحاڵ بووم کە لە خزمەتی سەر لێوی هەموو لە خۆشەویستانە یاخوا هیوای تەمەند درێژی و لەشتانی بۆ خوازین و ئیشەڵا هیوادارین هەر نوکتە و بەسەراتی خۆش کۆکەیتەوە بۆمان لە خزمەت ئیشەڵا لە بەرنامەی کەژینەوە قوربانی دڵێ خۆشەویستان بەرەو کۆتایی بەرنامەکە ڕۆشتین خوازیارین بەرنامەی ئەم ڕۆژمان بێتە مای خۆشحاڵی و ئاسوودەی بۆ گشتلایەکتان توانی بێتمان خزمەتێکی بچووکمان بە ئێوەی خۆشەویست کرد بێ داوە لەو بەڕێز و خۆشەویستاناکەین هەچ کۆمپانیایەک یا هەر شوێنێکی بازرگانی یا هەر شوێنێک بێ ڕکلامی بازرگانی بۆ شوێنەکانیان بکە ئێمە لە خزمەتیان نابین ئەتوانن لە ڕێگای ئەم ژمارە تەلەفۆنانەوە 1970 470 52 64 ژیا ژمارەی کۆڕک 1950 پەیوەندیمان پێ بکەن بە نرخێکی گونجاو بە شێوەیەکی پرۆفیشناڵ و جوان ڕکلامەکانیان بۆکەین و لە خزمەتیان نابین بۆی هەمتوانین بەرنامەکانی ڕادیۆی میلی گەڕیانیش بەرەو پێش بەرین بڕابکەن ئەو کارمەند و ستافە جوانی کە لێرە کار دەکەن هەموو بەرنامەکان و هەموو کارمەندەکان بە خۆبەخش کارەکەن لەم ئاستە شاتە ئەستەکانە لەخوا بە زیابێ بەرنامەکانمان هەمووی سەرکەوتوو بووە ئەوە ڕێی جەماوەرە و جەماوەر خۆی حکمی ئەوە ژەیاگە بڵم بەڵام هیواداریم توانن ئێوەش سپۆنسەری بەرنامەکانمان بکەن ئێمەش بۆی بتوانین خزمەتی گەورەتر بە ئێوەی خۆشەویستین خۆشەویستان ئێمە هیچمان نەماوە ڕێز و خۆشەویستی برادرانی ڕادیۆی میلی گەڕیان لە بەشی کۆنتترۆل کاکدابان و کاک ڕازگۆ و کاک جوانەخان و کاک بوریهان و کاک هاوکاری خۆشەویست وەکو وێنەگر قوبڵ بفەرمونون لەگەڵ ڕێزی براتان سامانی حاجی عەلی هیوادارم هەمیشە هەر لە خۆشی و شادی دابن تا ئەڵلقەیەکی تری بەرنامەکەمان هەر لە خۆشی و خواتان لەگەڵ و تەندروست باش بن سەر و سەر دیدەم